سڵاوتان لێبێتوەم کاتتان باش من ڕاڤیارم لە شارپرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین سەردێڕەکان. وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێم پلەی نزیکەی 4000 کارمەند و پێشمەرگەی وەزارەتەکەی بەرز کردەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند حیزبەکەی هێشتا بە پێشنیازی فرەبازنەیی بۆ هەڵبژاردنەکان ڕازی نەبووە. دادگای باڵای فیدرالی عێراق سکاڵایەکی لەبارەی دەستوری هەرێمی کوردستانەوە ڕەت کردەوە. قایمقامی چەمچەماڵ ڕایگەیاند بەسەر سوورمانەوە لە ڕەتکردنەوەی نازناوی شەهیدان بۆ قەزاکەیان دەڕوان و نیگەرانن لە بڕیارەکە. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکانی سنوورەکە ڕەمک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ ڕایگەیاند نیگەرانن لە ڕەتکردنەوەی نازناوی پایتەختی شەهیدان بۆ قەزاکەیان و بەسەر سوورمانیشەوە لە بڕیارەکەی حکوومەت دەڕوانن. قایمقامی چەمچەماڵ ئاماژەی بۆ ئەوەش کرد لە بنەڕەتدا پرۆژەکە بە واژووی 58 پەرلەمانتار پشتگیری کراوە کە ئەو کات یەکێک لەو کەسانەی کە وەک پەرلەمانتار واژووی کردووە وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی ئێستا بووە. داواشی کرد حکوومەتی هەرێم بە بڕیارەکەدا بچێتەوە و داواکاریەکە جێبەجێ بکرێت. ئەوەش لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ناساندنی قەزای چەمچەماڵی وەک پایتەختی شەهیدان ڕەت کردەوە. وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان پلەی نزیکەی 4000 کارمەند و پێشمەرگەی وەزارەتەکەی بەرز کردەوە. بەڕێوەبەری نووسینگەی ڕۆژنامەوانی وەزیری پێشمەرگە ڕایگەیاند لەسەر ڕاستپاردەی شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێم بۆ ڕێخستنەوەی خشتەی پلە بەرزکردنەوەی کارمەندان و پلەدارانی پێشمەرگە بە فەرمانێک 3976 کەس پلەکانیان بەرز کراوەتەوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە لە ڕۆژی دەرچوونی فەرمانەکەوە هاوکات لەگەڵ بەرزکردنەوەی پلەکانیان جیاوازی موچەکەیان بۆ خەرج دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە سەرەڕای وەستانی پلە بەرزکردنەوەی سەرجەم فەرمانبەران لە ماوەی ساڵانی ڕابردوودا، بەڵام ماوەی چەند ساڵێکە لە بەرزکردنەوەی پێشمەرگە و کارمەندانی ئەو وەزارەتە دەستی پێکردوێتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند حیزبەکەی هێشتا بە پێشنیازی فرەبازنەیی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی داهاتووی کوردستان ڕازی نەبووە. جعفەر یەمێنیکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ ئەوە کرد پێشنیازی زۆر هەبوون کە پارتی بە سیستمی فرەبازنەیی ڕازی ببێت، بەڵام تاوەکو ئێستا ڕازی نەبووە و گفتوگۆکان لەو بارەیەوە بەردەوامن. ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی پارتی باسی لەوەش کرد هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی پەرلەمان تەمەنی خۆی بۆ ماوەیەک درێژ بکاتەوە و هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن پێکەوە بکرێن و لەسەری ڕێک بکەون. ئەوەش لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکی ماوە بۆ ئەو وادەیە کە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دیاری کرابوو، بەڵام تاوەکو ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی نەکراوە. دادگای باڵای فیدرالی عێراق سکاڵای پەرلەمانتارێکی عێراقی لەبارەی دەستوری هەرێمی کوردستانەوە ڕەت کردەوە. دوایەوەی باسم خەشان پەرلەمانتاری سەربەخۆ لە دادگای باڵای فیدرالی عێراق سکاڵایەکی تۆمار کرد بەوەی هەرێمی کوردستان پابند بکرێت کە دەستورەکەی بە شێوەیەکدا بڕێژێت پێچەوانەی دەستوری عێراق نەبێت. دادگای باڵای فیدرالی عێراق ئەمڕۆ سکاڵاکەی ئەو پەرلەمانتارەی ڕەت کردەوە و ئاماژەی بۆەوە کردووە ئەو بابەتە لە دەرەوەی پسپۆڕی دادگای باڵای فیدرالیە. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی ڕابردووشدا دادگای فیدرالی چەند داوایەکی تری لەبارەی هەرێمی کوردستانەوە ڕەت کردوێتەوە. بەرپرسێکی ئەمریکا هۆشداری لەبارەی سەرهەڵدانەوەی گرژیەکان لە عێراق دەدات. جەنیفەر گافیتۆ جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ئێران و عێراق ڕایگەیاند مەترسی ئەوە هەیە دوای چلەی ئیمام حوسێن و بە دیاریکردنی وادەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دووبارە گرژیەکانی مانگی ڕابردوو سەر هەڵبدەنەوە. بە وتەیە و بەرپرسە ئەمریکا هێشتا لە نێو سەرکردە سیاسەکانی عێراق
دەنگێک بەدی دەکرێت کە خوازیاری دروستکردنی پشێوی و ململانێ و ئاڵۆزیە. ئەوەش لە کاتێکدایە لە ئێستا و بەهۆی بەڕێوەچوونی چلە ئیمام حوسێن هیچ جۆرە چالاکێکی سیاسی لە عێراق بەڕێوە ناچێت. خواتان لەگەڵ.